نوری نەمر. بەرجی پێنجەم، نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولان. دال ئەوجا ساتمەی حونەین. هەتاکو فەتحی مەککە هێشتا چەند تۆزێک مابوون چاودێری ڕووداوەکانیان دەکرد. دەیانویست یەکلایی ببنەوە و بزانن تەرازووی هێز بەلای چ بەرەیەکدا دەشێتەوە. بەڵام بە فەتحکردنی مەککە هەموو ئەو هۆزانە پۆل پۆل هاتنە ناو ئیسلامەوە. بەڵام وا دیار بوو هۆزی ثەقیف و هەوازن چاویان بە پێشاتەکان هەڵ نەدەهات. جا بۆ ئەوەی ڕێگە بگرن لە گەشەی زیاتری مسلمانان بەپەلە سوپایەکیان پێکێنا کە زۆرێک لە جەردە و تاڵانچیانی بیابانی لەخۆ گرتبوو، ژمارەیان گەیشتە 20 تا 30 هەزار کەس. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم عەبدوڵڵای کوڕی ئەبی مەدرەدی ئەسلەمی نارد تاکو لەناو ئەو هۆزانەوە هەواڵی بۆ بهێنێتەوە. ئەو هاوڵە کاری خۆی ئەنجامدا و هەموو ئەو زانیاریانەی کۆی کردبوونەوە گەیاندنی بە پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم. هۆزی ثەقیف و هەوازن سوپایەکی گەورەیان لە حونەین کۆ کردبووەوە. ئەو دوو هۆزە بە ئازایەتی و شارەزایی لە تیرهاویشتندا ناویان دەرکردبوو. بۆیە دەبوو سوپایەکی لاو و خوێنگەرم بەڕوویاندا بچێت کە زۆربەی لە مسلمانە تازەکان پێکات بێت. هەروایش بوو ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرمانیدا دەست بەجێ بەرەو حونەین بکەونە ڕێ، چونکە پێدەچوو بارودۆخەکە لە بەرژەوەندی مسلمانان نەبێت. خۆ ئەگەر سوپای دوژمن بۆی بڕەخسێت ئەوا ڕوو دەکاتە مەکە و هەل بۆ هەندێک لە مەکەییەکانیش دەڕەخسا کە بە دوای هەلێکدا دەگەڕان تاکو شتێک دژی مسلمانان بکەن. لە هەمان کاتیشدا مسلمانە تازەکانی ناو مەککە کە هەستیان دەکرد شکۆیان زامدار بووە. ئەگەر لەگەڵ پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم لەم جەنگەدا دژی دوژمنان شەڕیان بکردایە، ئەمە دەبووە هۆکاری چەسپاندنی باوەڕەکەیان و زیاتر هۆگری ئیسلام دەبوون. مسلمانان بە 12,000 جەنگاوەرەوە بەرەو حونەین ڕۆیشتن. لە ناویاندا 2,000 کەس هەبوون کە هێشتا ئیسلام لە دڵ و دەرونیاندا نەچەسپا بوو. ئەوانی تر زۆربەیان لاو بوون و ئەزمون و شارەزایی جەنگیان نەبوو. سەرکردەی ئەوانە خالیدی کوڕی وەلید بوو. دوژمن لەسەر شێوەی ناڵی ئەسەب جێگەی خۆی گرتبوو. ڕیزی پێشەوەی سوپای ئیسلام بەرەو پێشەوە هەنگاوینە. لە ناکاو بێ ئەوەی بەخۆی بزانێت خۆی لە ناوەڕاستی سوپای دوژمندا بینیەوە. ئەو پێشەنگانە تیرباران کران و بە ناچاری کشانەوە، چونکە زۆربەی سەربازەکان قەڵغانیان پێ نەبوو. تیرەکانیش زۆر بوون و ئامانجەکانیشیان باش دەپێکا. جا ئەگەر هێرشکردنە سەر ناوەندی سوپای دوژمن بە مەبەست بوو بێت، ئەوا کشانەوەکەیان بە تاکتیکێکی جەنگی دادەنرێت، چونکە هەر کە تیرهاوێژەکان بینیان مسلمانەکان دەکشێنەوە یەکسەر ڕایان کرد بە دوایاندا و هوتافی سەرکەوتنیان کێشا و جێگەکانی خۆیان بەجێهێشت. هەستیشیان بەوە نەکرد کە وەک بزمار دەکەونە ناودەمی گازەوە. چەند ساتێک تێپەڕی، ئەوەی لێیان کوژرا ئەوانی تریان بەرەو شاری تائیف هەڵهاتن و پەنایان بردە بەر قەڵاکانیان. لە سەرەتای جەنگدا جۆرە شکستێکی ڕواڵەتی دەرکەوت، هەروەک ناوەڕاستی جەنگی ئوحود. بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە ئازایەتی سروشتیەکەی خۆی کە تەنانەت لە سەختترین کاتدا هەر لەگەڵیدا بووە، هەروەها لە ڕێی فەتانەتە مەزنەکەیەوە توانی ئاراستەی جەنگ بگۆڕێت و بە فەزل و کۆمەکی خوا لە شکستێکی تەواوەتیەوە بیگۆڕێت بۆ سەرکەوتنێکی ڕوون و ئاشکرا. وەختێک ترس و دڵەڕاوچێ باڵی کێشا بەسەر سەربازگەی ئیسلامدا، پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم بەرەو پێشەوە هەڵمەتی برد. عەباسی مامی لە غاوی ئەسپەکەی گرتبوو تاکو نەیەڵێت بەرەو دوژمن مل بنێت. کەچی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بە دەنگەبەرز و سامدارەکەی هاواری دەکرد: أنا النبي لا كذب أنا ابن عبد المطلب. من نێردراوی خوام، هیچ درۆیەک لەمەدا نییە، من نەوەکەی عەبدولموتەلیبم. ئەوجا بە عەباسی فەرموو: ئەی عەباس، هاوڵانی سەمورە بانگ بکە. ئەوانیش وەڵامیان دایەوە: لەبەیکە لەبەیک، و دەم و دەست هاتنەوە. بەو جۆرە ساتی پەشۆکان و کشانەوە کورتەکە کۆتایی هات و جەنگەکە بە سەرکەوتنێکی ئاشکرا کۆتایی هات. لێرەدا خۆم پێناگیرێت ئاماژە بە خاڵێک نەکەم.
ئەویش ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 18 غەزادا بەشداری کردووە و لە هەمووشیاندا سەرکەوتووە. بەڵام پێم وایە کە جەنگی ئوحود و حونەین دیارترین ئەو غەزایانن کە سەلمێنەری توانە و لێوەشاوەیی ئەو زاتن، چونکە لە جەنگەکانی تردا کارەکانی تەواو بە گوێرەی نەخشە و پلان دەڕۆیشتن تا بە ئاسانی دەگەیشتە سەرکەوتن. بەڵام لەو دوو جەنگەدا پێشادگەلێکی وا هاتنەگۆڕێ کە پێشتر حسابیان بۆ نەکرابوو، پلانەکەی ئەویان گۆڕی و هەلی گەورەیان بۆ دوژمن ڕەخسان، بەڵام لەگەڵ ئەوەشدا توانی بگاتە سەرکەوتن. هەر بۆیە ڕزگارکردنی سوپاکەی لە شکست و گەیاندنی بە سەرکەوتن لەو دوو جەنگەدا باشترین و ڕوونترین بەڵگە بوون لەسەر بلیمەتی سەربازی ئەو سەرکردە هەرە مەزنە.